بڵاوکردنەوەی ترس و تۆقاندن و دەستگیرکردنی مامۆستایان و ڕۆژنامەنووسان و چاڵاکانی مەدەنی لە هەولێر و دهۆک بەردەوامە. شێفی تیرۆرا فیزیکی بکە ئەڤڕۆمە هەمیان لێرە بکوژی بەس نەشێ ئازادیە بکوژی ئاخر. پاشماوەیەکی زۆر لە دەستگیرکردنی شێروانی ڕۆژنامەنووس و چاڵاکانی مەدەنی لە ماڵەکەی خۆیدا لە هەولێر پارێزەرەکەی دەڵێت تا ئێستا لە نزیکەوە شێروانیمان نەدیوە تا بزانین حاڵی چۆنە. ئەو بینینەشی کە هەبووە لە دوورەوە بۆ و نەشمان توانیوە لە نزیکەوە قسەی لەگەڵ بکەین. پەراوی لە کۆڕنەوەی کاکشێروانکەوە ئەستا ئاراستە کراوە لەلایەندا ئاسایشی گشتیەوە ئەمە لەو مدەی کاکشێروان کە گیراوە تاوەکو کۆتا هەزار هاوپیشەم کاک محەممەد کە بینیەتی ئەیشتەنها بینینەکی چەند دقەیەک بووە کەوا لە ژووری تاکەسیە کاتانێک کە ناهێلین ئێمە بیبینین یاخود ناهێلین خێزانەکەی ببینی لەبەر ئەو هۆکارانەیە تاوەکو هیچ زانیاریەکی لەسەرەوە دەرەوە نەبی لەسەر ماڵ منداڵەکەی نەبیتن لەسەر هیچ زانیارش لەسەر ئەو پەراوی خۆی نەبیتن ئایا لەسەر جیرار دەجین نەکرایە ئیتر ئەو هۆکارانە ئەوەیە کە ناهێلن بە هیچ شێوەیەک ئێمە ببینین و یاخود خێزانەکەی ببینیتن. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش باز لەوە دەکات ئەگەر ئەو یاداشتەی داویانەتە سەرۆکایەتی پەرلەمان لەسەر دەستگیرکردنی چاڵاکوانان نەخرێتە بەرنامەی کاری دانیشتنەوە ئەوە پەرلەمان نوێنەرایەتیکردنی خەڵکی کوردستان لەدەست دەدات. کۆمەڵێک پەرلەمانتار یاداشتێکیان دایست دەستی سەرۆکایەتی پەرلەمان لەسەر گرتنی ڕۆژنامەنووسان بە تایبەت ڕۆژنامەنووس شێروانی دیارە لە کوێ زیندانی کراوە چێ دەستگیری کردووە بەڵام چارەنووسی و بە پاساوێک دەستگیر کراوە تا ئێستا نادیارە بۆیە بەداخەوە لە هەرێمی کوردستان دەبینین ڕۆژنامەنووسان بە پاساوی جیاجیە دەستگیر دەکرێن ئەو بڕیارانی حکوومەت هەرێمی کوردستان دەری دەکا کە هیچیان لە ئاسخواست و داواکاری خەڵکی هەرێمی کوردستان نییە بۆیە خەڵکیش مافی ئەوەی هەیە دەبێ مافی ئەوەی پێ بدرێت کە قسە بکە بەڵام بەداخەوە دەبین لە هەرێمی کوردستان نەک هەر خەڵک ڕۆژنامەنووس کە قسە دەکا یاخود بابەتێک دەنووسێ ئەوە دەستگای ئاسایش لە هەردوو زۆنی سەوز و زۆنی زەرد دەبینین هەڵدەکتێتە سەرماڵی ڕۆژنامەنووسان و ڕۆژنامەنووسان و چالاکانی مەدەنی دەستگیر دەکەن ئێمە لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان ئیدانێ هەر هەموو کارێک دەکەین کە لە دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان و کردنی دەنجی ئازاد بۆیە ئێمە داکۆکی کاری مافی خەڵچین لە پەرلەمانی کوردستان وەکو نوێنەری خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەت ڕۆژنامەنووسان. لە دوای دەستبەکاربوونی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێم بەرتەسکردنەوەی ئازادیەکان زیاتر بووە و لە ماوەی چەند مانگی ڕابردوودا دەیان ڕۆژنامەنووس و مامۆستا و چاڵاکوانی مەدەنی لەلایەن هێزە ئەمنیەکانی هەولێر و دهۆکەوە دەستگیر کراون و بەشێکیشیان تا ئێستا لە زینداندان. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.